لە یاریەکی دواخراوی هەفتەی چواردەی خولی ئەستێرەکانی عێراق هەولێر لەسەر یاریگای فڕانسا و هەریری پێشوازی لە کەرخی بەغداد کرد. هەولێر لە سەرەتاوە بەفشار بۆ سەر گۆڵی میوانەکەی دەستی بە یاری کرد. ئەم لێدانەی عەلی موحسین تەواو نزیک بوو لە گۆڵ، با تەنیشتونەوە تۆپ چووە دەرەوە. هەوڵەکانی هەولێر بەردەوامی هەبوو، بەڵام گۆڵی بە دوای خۆیدا نەهێنا. لە خولەکی 33 ناوبژوان لەم حاڵەتە لێدانی سزای بۆ کەرخ ئەشمار کرد. بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار و لێوردبوونەوەی لا بڕیارەکەی پاشگەز بوویەوە. نیوە یەکەم هەر ئەوەندەی لە خۆگرت بوو. لا نیوەی دۆم کوڕانی خاوەن ماڵ بە باڵا دەستیەوە هاتنەوە نێو یاریگا، لە سەر هێرشەیەک لە دوایەکانیان بەردەوام بوون بە ئامانجی تۆمارکردنی گۆڵ. ئەمە مەترسیدارترین هێرشی یاریەکە بوو. کوڕانی پایتەختی هەرێمی کوردستان زیاد لە جارێک هەوڵی گۆڵیاندا، بەڵام گۆڵپارێز و بەرگریکارانی تیپی میوان وەک پۆڵا دەرکەوتن و ڕێگەیان نەدا گۆڵیان لەسەر تۆمار بکرێت. ئەمجارەش ستون بووە بەربەز لە بەردەم لێدانە سەرەکەی هێلیۆ مۆنتێڕۆی بەرگریکاری بەرازیلی و بەخت یاوەری هەولێریەکان نەبوو. هەر بۆیە یاری بە یەکسانی و بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. بەم شێوەیە هەولێر لە 19 یاری 22 خاڵی هەیە و لە خانەی چواردەی ڕیزبەندی مایەوە. کەرخیش بە 18 خاڵ خانەیەک هەڵکشە لە ڕیزبەندی و هاتە خانەی 16. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.